سعدی احمد پیره دبیجه اف هف گرتنامه اف بجدار بونامه بهاورا لسر پرسین چاره نویساز بر بغدا ام چوین و گریانا باوریا دوستین مه بمه که واتا دوستین مه واتا دوستین پرسا کردان دوزا کردان خلکی کردستان گلکی توران جه پرتوازیان نوا مالا کردی دب تایبتی دو هزین سرکین کردستان کو هر دما او بهاورا بن بهاورا اداره روشه کربه دست کفتین باش هبونه ایدیه و های اداره باش برحال تماشا ونیجا میوانه که من هی علی بیدر نویسکار و شروع سیاسی عراقی نهال استودیو جلمه بريس حيدر هم بخير هاتن اهلا وسهلا ددما كده العراق ركفنا سياسي بو بيكينانا حكومته هي دستور هي ياسا هي بنمونه ياسا بوجه هي كوشايستين دارين هرما كردستان يك الي كرن لي حتى فيغا فيجي سر عردي روشه كدنا خرابتره يعني بو حكومه العراق پابندي وان هم ركفتن وركارانا بيجلو جل هرما كردستان. نعم طبعا الأزمة بين كريزة دنابرة حكومتها هرمي وحكومتها فيدرال نا كريزة كاكو قريداي في قناغي أم بحث قناغ بريد كن كو قال لك بيوانديان ده قال لك عالوزي تشيبون كو أفجي أف أنجام جيشتن هن عاليجي لبغداد حتى لهرم كردستاني هاند دكو اف كريزه نه چه ببن يانجي وقت مديجي كريزا كركوكي يا داوي اف حمه علي دخوازن كو آلوزي نابرا دنا بيوانديا نابرا هرم كردستاني وعراق ده تشيكا دستوري دجي شايستين هرمي هن نكارن تجاوزي في كيبكن يا هري باجي چاره سريكو او آلی هایان هر دو آلیجی هرمو و ناوند بگهن چاره سری کو بریا دیالوگ نه بریا فرضا اراده ده انجام ده کو کسی خوب ده سرکفتی دجی نه سرکفتی ایرو روشا سیاسی و او روشا امنی آکو هی آرامی آکو هی دباكو بسر افان كريزندن زال به اوجي كو چه ماده اساد وچلبه كريزندن به کو بري نها هاتنه مذكرن نت نگري داي في كي تنه يا بودجه و بشي هرما كردستان دي هر دو اهلي با بندي دستوري بن و ركفتنن بري كو هاتنه كرن وكو تجي بحث كر کو دسپیکا پیکارین حکومت سودانی دوی کو لسر عرضه بیجیب جیکرن نتنه سر کار زابه. بريس علي از هر دو العراق دجين ام عراقينا ام دزاني روشاوي چاوية 100 سال دولت عراق دروز بويا ايكش بردوام کو جه سرنجه بويا کو روشا عراقي روشا كبن جينا بردوام كي شابن پرزگلي كبن حكامت عراق شناف چونن نچاره سركنا پرسا كردانه يعني پشتی 2003 هر کسی که وید کرده پرسا چاره سر بیتا گوتی ریکارین دستوری هنه یاسایی هنه بریارین سیاسی هنه لی حتی ویگا ویجی با حکومت عراق انکو لبغداد قناعات پندینینه که وی پرسا چاره سر که بو چه گلو بله ام دبینن کو او عقلیت سیاسی الولايات هي دباكو ديتنك غريب ببينج واقع هرما كردستان تفيكو واقع كدستور فرض كريا افيكي عراقي دباكو داخويانين تنتج حردو عاليا دقناغين بريد وكم بحث جيكر هن علي هنا دي زيانه ببين اگر پیوندی نابره حولی رو بغداد باش نبن یعنی جل سر آستا وقت پیکاته کردی گل پیکاته عربی کو روشک باش نابره حردو علین حرد حمالی هاندن کو کریزن نه چه بن یعنی کریزان نه بکن افتشتا کو چه به دوی هرما کردستان رکفتنین کو برینها شایسته خوار گره ام دبیجن جی کو دوی هرما کردستان پابندی ببه کوان شایستهان ورگره ام عراقین بریا کو ام چاف دیر بن ام ناخوازن کو هرما کردستان زیده شایسته خوار گره نا ام ناخوازن جی کو تشتک جی کم ببه کو جبود شایسته نوی دبه کو ظلم لگله
هەرێما کوردستانی بێکردن ناخوازن کۆ وڵاتی عراقی زیانی بێت چ وڵاتی عراقی بێت چل بەسرا بێ چل زاخۆ بێ یانجی حەلەب چابی یانجی لە هەر باژارێکی دن بە لە هەرێما کوردستانی ئەڤ حەمژی دبەک و ببێ سەردەما ئالۆزیە سیاسی چێ ببە لەسەر جڤاکێژی باندۆرە خوا هەبە پشتی چەند ساڵن ژم ناکۆکی ژم ململانیان ئەم هێوی دیکن کۆ عراقی بله ئەمێ بەردەوام بین لێ نها بله تەماشەبانجا سەرنجارات کێشم دیمەنێن ئەvە دیمەنên هندبینن پێشازیە سەرکومارە عێراقê لەتیف ڕەشیدە ji serokê hikûmeta Herêma Kurdistanê ev kûçika serokatiya Iraqê li Bexda ji aliyê serkomarê Iraqê Letîf Reşîd pêşwazî lê Serêkwezîrên Herêma Kurdistanê Mesrûr Barzanî û şandê bilindê hevalbenda wî hatiye kirin. Helbet ev civîne duhem civîne piştî civîna Serêkwezîrên Herêma Kurdistanê şandê hevalbend di gel Serêkwezîrên Iraqê Mihemed Şiha Sudanî. Ev dîmene beriya çend xulekên kêm e êdî niha civîna beyna Serêkwezîrên Herêma Kurdistanê û hev dem serkomarê Iraqê dest pê kiriye. Ev seredana ji bo Bexda seredaneke hevdeme ku hikûmeke babet û pirsên henûkeyî yên girîng hene bu nimûne şayestên darayiyên Herêma Kurdistanê bû dema sê mehane hikûmeta Iraqê neşandine tê payîn ku di çarçovê civîna îroda ku bêguman civînên gupîtkîne derencam hebe. Careke din bu cem mêvanê xwe. Birêz Elî, ev bu dema sê mehane xelkê Kurdistanê mûça wernegirtine. Yani ev xelkemî muwazifin, fermanberin, zarokên wan hene, nexweşên wan hene, kirêçîne, rewşa bazarî xirabûye. Yani gelo hiç urfeke dînî ya olî ya axlaqî ya mirovî ya wîcdanî ya asmanî vêyeke qebûl ket. Kewata çawa xelkê verê întima Iraqî bûnê hebin wekû Iraqî teamül hikûmeta Iraqê gel naket. Mavê wek heviyê bû dabî naket. نعم يعني تجويع المواطن پرسیکردنا وڵاتی عراقی لە هەر جیەکی تشتێکی نای قبول کردن وەک تەژی بەحث کرد پرسێن ئەخلاقیە نیجتماعیە دەبێت و وڵاتیان ژڤان وڵاتیان هەرێمیان جی هەر وڵاتیان عراقی ژڤان ململانێن سیاسی دوور بگرن کۆ زیانێ بینن ڕاستی دە تشتا کو چێ بە فەرمانبەرێن یانی وڵاتیان هەرێما کوردستانی تشتێکی جێ داقەیە دەوێت و حکوومەتە عراقی وەک باv تعاملێ بکە و دووری ڤان ململانێن سیاسی بکە و ڕاتب موچەیوان بۆوان بشینە کۆ لە نێزیکی هەفتەی ڕۆژ داوی موچە وەرگرتنە ژالیێ فەرمانبەرن هەرێما کوردستانی ئەv خاڵ پرسەکە gelekî giring e divê ku hikûmeta federal wekû medîd jî beriya heftiyekê yan jî roja înê daxuyanî ji aliyê pevdarê hikûmetê hebû bi wirdî behs kir lê dibe ku hin yan jî pirsgirêkên teknîkî hebin yan rêveberî hebin ku rêgiriyê li vê xalê bike lê divê ku بله امی پیتر نقاش بکن بچینه بغداد زانی راوچای تماشا ونجا نورس عبدالله افکاری من نها لبغداد gelme نورس نها جبینا سرکمار و سرکوزیرین هرما کردستان دست بکریه جبینا هر دو سرکوزیران دیمای هات د چارچوب جبینا هر دو سرکوزیران گلو چپ دست کد هیچ ریکفتنه که امیده که بله هکار لڕێی نامەوە قسەم لەگەڵ یەکێک لە ئەندامانی شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان کرد ئەو لە نێو کۆبنەوەکەدا ئاماژە بۆ کرد کە هەواڵی خۆش هەیە لەسەر پرسی موچە و ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا و ئاماژەی بۆ کرد هەر بەو شێوەیە نووسی کە بەدەست بەتاڵی ناگەڕێنەوە هەولێر واتە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر مکوڕە لەسەر ئەوەی کە ئەم جارە لەم سەردانەیدا بۆ بەغدا بتوانێت لەگەڵ لایەنە سیاسی عراقیەکان و لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی پەرلەمان و سەرۆکاتی کۆمار و تەواوی هێزە سیاسەکانی دیکە بەرگری لە ماف و شایستەدارەکان بکات و گرنتیەک وەربگرێت بۆ ئەوی ماف و شایستەدارەکانی هەرێمی کوردستان بنێردێت جۆری لێکنزی بوونەوەکە تا ئێستا بوردەکاریەکەی بەدەستمان نەگەیشتووە هەکار بەڵام ئەوەی کە هەیە ئەوەیە کە هەم هەواڵی خۆش هەیە لەسەر موچە و هەمیش ئەوەیە کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان مکوڕە لەسەر ئەوەی کە دەبێت لەم سەردانەیدا ئەمڕۆ کە ڕۆژێکی درێژە و ئێستامە دووەم کۆبنەوەیتیان
ئەتوانم بڵێم نزیکەی دوو کاتژمێر لەگەڵ محەممەد شیع سوودانی کۆبوونەوە دوو کاتژمێر گفتوگۆ قسەکردن لەسەر ئەو کێشە و ئاستەنگانەی کە لە بەڵێ نەورەس زمانی جەستە گەلێکی گرنگە پشتی جوینە دەگەل سودانی بدیمای هادیگەلێت تا درنگانی چەندە حکوومەت هەرێما کوردستانی تا چاوادی کاتژمێر 12 و لێرە لە سەر کۆمار بن بەڵام بەهۆی ئەم هەموو نەورەس مەگوت پشتی جوین بدیمای هاتیگەلێک گۆداریە دەنگی بکەیت توزانی زمانی جەستە زۆر گرنگە دەماکو جوین بداویتێت مرۆڤ سەرروچاو زانی کافێ لە نەف جوینێکە باش بووانە سەرروچاوێن هەردووشاندان تا چاوادیت پشتی 2 ساعتین جوینێ بدیمای هاتی هەکاروێنەکانتان ئێوە بینیتان کاتێک لە کۆبوونەوەکە لەگەڵ محەممەد شیع سوودانی تاوا بوون هاتن لای سەرۆکۆمار کەم لێرە لەگەڵ سەرۆکۆمار لای سەرۆکۆمار دەمێننەوە و لەگەڵ سەرۆکۆمار گفتوگۆ دەکەن مەبەستی شانی حکوومەتی کوردستان ئەم جارە ئەوەیە کە تەواوی هێزە سیاسی کوردیەکان و تەواوی ئەو بەرپرسیارەتەنەی کە لێرە لە بەغدا هەیە لە سەر کۆمار لە ئەو وەزیرانەی وەزیرە کوردەکان کە لێرە بەرپرسیارەتیان هەیە لە پەرلەمانی عێراق فراکسیۆنە کوردستانەکان هەمووان بەیەکەوە فشارێک دروست بکەن یاخود هەمووان بەیەکەوە کارێک بکەن بۆی بتوانن ماف و شایستەدارەکانی هەرمی کوردستان بەدەست بێنن ئیدی لێرە بەدواوە کۆبوونەوە دەبێت لەگەڵ خەمیس خەنجەر دوایێرە و دواتر لەگەڵ محەممەد حەلبوسی و دواتر دەست بە کۆبوونەکانە دەگەن لەگەڵ هادی عامری لەگەڵ ئەمار حەچیم لەگەڵ حەیدەر عەبادی و دواتری نووری مالکی سەرۆکی دەوڵەتی یاسا ئەم بەرنامەیە کارە ئەم چرۆپڕیە لە کۆبوونەوەکان و لە بەرنامەی سەردانەکەی ئەمڕۆ ئەمە پێمان دەڵێت کە حکوومەتی هەرێمی کوردستان شاندی باڵی حکوومەتی هەرێمی کوردستان دەوێت لەگەڵ هەموو بیر و بۆچوونە جیاوازەکان بەغدا کۆبێتەوە و وەکو لە تویتەکەی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستانش داهاتوە دەڵێ لە بەغدام بۆ ئەوەی بەرگری لە ماف و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بکەین هەکار چاوەڕە دەکەین بۆی بزانین بە فەرمی لە دوای چەندین کۆبوونەوە کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت ئایا شاندی حکوومەتی هەرێمی کوردستان چی دەڵێن و چۆن باس لە ئەنجامی کۆبوونەوەکانیان دەکەن سپاس نەورەس بەڵێ بەرێز عەلی تەجی بەحس کرد کو محەممەد شیع سوودانی جدیە چارەسەرکردنا پرسگیرەکان دەستپێکێکی کوردان هێوی پێ هەبوویە ji ber hindێکی توزانی هەڵبژارتنên berwext li Iraqê nekirin piştî salekê hikûmet nehate pêkîna rewşa bû û kiya vê hikûmetê ji aliyê Serok Barzanî ve bû demê ku bi niyeteke paqij çûna nava hikûmetê bername siyasî jî heye lê hind aliyên dinyên siyasî hene li pişt hikûmetê bû vê hikûmetê kêşa dirûstken ku wekê xwe bername xwe yê siyasî cebêjî neke li vê Iraqê îstîqrar nebe me bes tawan aliyên siyasî çi negel û bu hûndeyê pêzin نعم يعني هنالك أكثر من هدف gelek armanc henin zêdeyê armancekê ku destpêkê de jî dixwazin wê neya ku ji bo waqeyê Herêma Kurdistanê hatî çêkirin xerab bikin wek zanin jî welatê Iraqê gelek navçeyê behsa yan jî berawirdî dike gel waqeyê Herêma Kurdistanê dike dê gazina ji sîstema siyasî ku yan jî rêveberiya siyasî ku parêzgehan îdare dike dike ew jî ku amajeyeke ku peywendî gel aliyên Kurdî ew bike bandorê lê bike hin parêzgehan jî projeyên gendalî yan jî helwestên hezbî li ser hesabê xizmetguzariyên ku ji welatiyan tê pêşkêşkirin li wan navçeyan hene alî hewl din ku projeyê birêz Sûdanî têk bidin ku ew jî hin aliyên siyasînê ku vêkê bikartîn ku her dema krîzek navbera Hewlêr û Bexdayê hebe yan jî Kurd û Arab hebin yan jî Şîa û Sunne de hebe yan jî ser asta herêmî û navdewletî de ev alî tên pêşî her jî ber bi çaresiyeke yan jî bi ciyanîna aramî dinav û pêşkêşkirina xizmetguzariyan diçe ev alî paş dikevin dibe ku raya giştî jî bixapînin her wiha ku hin ji Herêma Kurdistanê jî wesfên bidin wekû gotegotan ez gazinan ji nûnerên hikûmeta Herêma Kurdistanê li Parlamentoya Iraqê dikim ku ev dewra pêncan de ku em behs dikin di nêzîkî
چەند ساڵایە نکارینە چاندێکە سیاسی هێژە پێک بینن کۆ لەگەل هەرێما کوردستانی دانوستانێ بکەن یانجی پەیوەندیان دوعالی یانجی پەیوەندیان شخصی کۆ ڕایەکە گشتی ئارێنی ساڵحی هەرێما کوردستانی پێک بینن کۆ ئەڤژی هەن بڕیان مەدەستگەهێن مەدیاییان هەرێما کوردستانی وێنەیەکە جوان یانجی گوتوبێژە کە جوان بگیرن وڵاتین عراقی هەبوونا هەرێما کوردستانی دەستورێدا شایستە نوێندارەیت شتێکی ئاساییە یاساییە دەستوریە نەم ببین کۆ داخویانیان تند لە دژی هەرێما کوردستانی هەبن هەروەها گەلێک هەرێما کوردستانی هەلوەستێن باش دنابەرە بلیوێژی کۆ هەرێما کوردستانی ڕۆلاوێ یان ئەرینی بەردەوامیە دەموکراسیە و پرۆژەیە دەموکراسیە کۆ هەیە ئەزموناوێ کۆ بگێ ئاستن عراقیژی کۆ بگێ دانوستانە دەلگەر ئالیین دەوروبەرژی کۆ هەرێما کوردستانیژی گەلێک ئەزمونێن باش هەنە کۆ دو ساڵێن بووریدە. شكرا زۆر سپاس برێس علی بەیدەر شرۆڤەکاری سیاسی سپاس کۆتۆ دیێنمەوەی شكرا.